داواکاریەکان تا ڕادەیەک ڕەوا بوو هەندێک منهەج هەیە ساڵانی پێشوو لە پۆلی 11 بە تەواتی نەخوێنراوە بۆی ڤایرۆسی کۆرۆنا ئەوانەوە. دوو وەرزی یەکەمی خوێندنی پۆلی 12 تازە تەواو بێ بۆ وەرزی دووەم مەجای کەمە. ئەوان داوای دووشتی ڕئیسیان کرد. یەکەم درێژکردنەوەی ئەم وەرزەی خوێندن وەرزی دووەم، دویش کورتکردنەوەی یان کەمکردنەوەی هەنێ لەو منهەجانی کە ساڵانی پێشوو نەخوێنراوە. هەردووچی تەقریبان ڕەوا بوو، بۆیە بە کۆی دەنگ لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان و نوێنەر خوێندکاران ئەم یاداشە درایە وەزارەتی پەروەردە و چاوەڕێی وەڵامین. ئێمە کێشەی خوێندنمان ئەوە بووە کە ناتوانین خوێندن تەواو بکەین لەم ماوەی کە پێیانداوین، لەبەرەوەی ئێمە لە سەرەتای دەستپێکردنی خوێندنمانە هەفتەیەک بە بۆنەی دەنگدانە و هەفتەیەک بە بۆنەی سەری ساڵ و 15 ڕۆژ بە بۆنەی سەرماوە 15 ڕۆژی بەهاریشمان ماوە. ئێمە زۆر عوتڵەتێکەوە بەڕێز وەزیریش تەنها 10 ڕۆژ ماوەی بۆمان درێژ کردوتەوە. تقریبا ئێمە مانگونیوەک لە کاتی خوێندنمان ڕۆیشتووە. ئێمە لە کاتی مەکتەبە زۆر ماسترێز لەسەرە ناتوانین ئەو دەرسانی کە ئەمادەنێ زۆر و ناتوانین بخوێن، بۆی داواکەین کاتەکەمان بۆ درێژکەنەوە.